ڕاستی سڵاوی خوات لەبێت زانیاری زیاتر لەسەر ئەجەندای کۆبوونەوەکە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر گرانبوونی نرخی عەریزە لە دادنووسەکان لای تۆ چییە؟ ئەنجومەنی پارێزگا دەتوانن چی بکەن لەو بارەیەوە؟ بەڵێ سڵاو لە ئێوە لای بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە کۆبوونەوەی ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکەم کۆبوونەوەی پاش درێژکردنەوەی ماوەی کارکردنیان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە هەروەها 55مین کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی پارێزگای لەم خولەی ئەم ساڵکە لەم خولەکە دەستبەکار بوون. ئەمڕۆ گفتوگویان لەسەر دوو تەوەرکرێکیان فراوانکردنی سنووری گوندی بێسان سوور بوو ئەویان ئەو بەرگە تێپەڕی. ئێستاکە گفتوگۆی چڕ هەیە لەنێو کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگایە لەسەر گرانکردنی نرخی عەریزە نووسین و هەروەها پرۆسی بە ئەلکترۆنیکردنی عەریزە کە لە فەرمانگەی دادنووسەکانی بەکرەجۆ چۆتە بواری جێبەجێکردنەوە و ئێستاکە لەوێ ئەوەی کە ناونراوە بە ئەلکترۆنیکردن پرۆسەکە دەستی پێکردەوە. من بۆ زانیاری زیاتر لەسەر کۆبوونەوەکە میوانداری بەڕێز میدیا شەق ئەحمەد سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیم کردووە. میدیا خان سڵاو لێبێ سوپاس بۆ ئەم دەرفەتە. ئەگەر پێمان بڵێ کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تایبەتە بە چی تیا گوزەرێ؟ سەرەتا بە ناوی خوای گەورە طبعاً لەسەر دوو تەوەرە بوو. تەوەرە یەکەمان فراوانکردنی گوندی بێستان سووری گەورە بوو کە دەنگمان لەسەردا و بە کۆی دەنگی هێنا. دووهەم فەقەرە گفتوگۆ لەسەر گرێبەستی وەزارەتی داد و کۆمپانیای ئینفۆ بوو کە بە ئەلکترۆنیکردنی مامەڵەی دادنووسەکانە کە ئەمە ئێستا لە کۆبوونەوەین و لەگەڵیانە لەگەڵ سەرۆکی دادنووسی سلێمانی و لەگەڵ نوێنەری بەکرێجۆ و چەند لایەنێکی بەرپرسی تری کە بەرپرسن لەو مۆزوعە ئێستا لە گفتوگان لەگەڵ ئەوانە. بەڵام ئێمە من وەکو خۆم وەکو کۆمەڵی ئیسلامی من لەگەڵ ئەوانیم کە قۆرخکاری بکرێ. قۆرخکاریەکەش ئەوەیە لە پێشا 25,000 بووە بەڵام بە قودرەتی قادر بوو بە 15,000 لەپڕ. ئێمە ئێستا من داوای ئەوە ئەەکەم کە ڕوونکردنەوە بن بۆ لە 25 بوو بە 15. ئەی ئەمەی کە لە 25 دیاریکراوە هەر هەمان دیاریکردنە لە 15کە ئایا ئەم 15,000 زۆر نییە بۆ شانی هاوڵاتیان؟ ئایا ئەوەی کە لەوێ عەریزە نووسە و لەوێ بژێوی ژیانی لەسەر ئەوەیە ئایا ئەوە حەقی نافەوتێ لەسەرەوە؟ ئەوەی نەی من لێرە تقریبان ئاوا دەقەیەکە بڵێ نوێنەری داواکاری گشتی قسەی کرد ئەوەی من بزانم ئەوانیش زۆر ئاگیان لە مەوزوعەکەن یعنی ئەوەی کە کراوە لە بینی حکومەتی هەرێمی کوردستان واتەوە ئەنجومەنی وەزیران وەزیری دادی پێشوە لەگەڵ کۆمپانیاکە ئەنجام درا و یەکسەر بشۆتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام جارێ عینەیە لە بەکرەجۆ کراوە بەڵام زۆر پرسیاری تریش لە ئەنجامی کۆبوونەوەکە دروستە بێ و چاوەڕێبی. میدیا خان ئەمڕۆوە بڕیاربوونەوەی کۆمپانیای ئینفۆ ئەڕ ئامادە بێت لە کۆبوونەوەکە بەڵام ئامادە نەبووە یاوە چڕێکارێک لەبەر لە بەرامبەر ئامادە نەبوو نوێنەریان لە کۆبوونەوەکی ئەمڕۆدا؟ بەڵێ تەمان بە ڕێکاری یاسایی ئاگادار کراوەتەوە کە بە نووسراوی تایبەتی ئەنجومەن ئاگادار کراوەتەوە و هەروەها بە مکالمەی تەلەفۆنیش ئاگادار کراوەتەوە کە بێ نوێنەریان و یان خۆیان ئامادە بن بەڵام هەتا ئێستا ئامادە نەبوون. ئەویژە چێتە ژێر پرسیارەوە بۆچی ئامادە نەبوون؟ ئایا قۆرخکاریە بوو ئەیان ترسێکیان هەیە لە خۆیان بۆیە ئامادە نەبوون؟ زۆر سوپاس بۆ میدیا خان سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. دیارە منەوەی ئاماژە بوو کەم لا کۆبوونەوەی ئەمڕۆی تایبەت بە عەریزە نووسین و بە ئەلکترۆنیکی عەریزە نووسین نوێنەری داواکاری گشتی سلێمانی هەروەها نوێنەری دادنووسەکانی سلێمانی و نوێنەری سەرۆکی فەرمانگەی دادنووسی بەکرەجۆ کە لە فەرمانگەی ئەو پرۆسە بە ئەلکترۆنیکردن دەستی پێکردووە. بەس نوێنەری دەستی دەسپاکی لە سلێمانی ئامادەی کۆبوونەوەکە وەکو باسمان کرد بڕیار وا بوو کە نوێنەری کۆمپانیای ئینفۆ ئەڕ ئامادە بێت بەڵام تا ئێستاکە ئامادە نیە لە کۆبوونەوەکە و کۆبوونەوەکە بێ بەشداری کۆمپانیاکە بڕێوە هەچێت. ئەمە زانیاریەکانی لە ئێمە بوون. ئەی ڕاستی نوێنەری عەریزە نووسەکان بانگشتی کۆبوونەوەکە کراون ئەبینرێن لەوێ یان نا؟ بەڵێ هەم سەرۆکی فەرمانگەی دادنووسەکانی سلێمانی لێرە ئامادەیە و هەروەها بەرپرسی فەرمانگەی دادنووسی بەکرەجۆش وەکو باسم کرد کە لە فەرمانگەکەی ئەو پرۆسی بە ئەلکترۆنیکردنی عەریزە نووسین جێبەجێکراوە ئەویش ئامادەیە. جیا لەم دوو بەڕێزەش بەشێک لە عەریزە نووسەکان لە پاڵ ڕۆژنامە نووسەکانە دانیشتون و چاودێری ڕەوتی کۆبوونەوەکەکەن. زۆر باشە. ڕاستی حەمامین پەیامنەری پەیام لە شاری سلێمانی و لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانیاریەکانت، سوپاس بۆ میوانەکەت.